باشه بینرین هجا و خوشتوی ایرو پارێزگاری هەولێرێ ئومێد خۆشناو لەگەڵ شاندەکە یاوەرە پێرە گەهشتنا پاریسا پایتەختە فەرەنسای وژە عالیە سەرۆکە شارەداریە فەرەنسای ئان هیدالگۆ پێشوازیە لێ هاتەکردن هەفدیتنێدا لەسەر هەژمارەکە پرۆژە گفتوگۆ سەر هاتەکردن هەروەها پارێزگاری هەولێرێ داوەتنامەیەکە فەرمی بناوێ سەرۆکی حکوومەتە هەرێما کوردستانê مسرور بارزانی پێشکەشی کرد داکو ددەما بێدا سەردانە هەولێرێ و هەرێما کوردستانê بکە لەگەڵ هەند پرۆژەیەن دنێن هەڤبەشە ji بۆی زانینە یانجی ناسکردنا هورکاریان زێدان ها ڕێزدار ئومێد خۆشناو پارێزگاری هەولێرێ گەلمەیە ئەم دێژێ وەرگرن کەراتی ڕێزدار ئومێد خۆشناو وەکو مزانن ئیرۆ پێشوازی و هاتەکردن ji عالیە سەرۆکە شارەداریە فەرەنسای هەروەها هەندێک پرۆژەیەن دن هەنا سبە و ڤان ڕۆژە لە فەرەنسا یان کۆنفرەنسن دێ بەشداریە تێدا بکەن ئەگەر توکاری بێ باسا هورکاریان بکەین بەناوی خدای گەورە و مێهرەبان لە پێناو بەشداریکردن لە کۆڕبەند و کۆنفرانسی شارەکانی فرانکۆفۆنی کە زیاتر لە 300 پارێزگار و سەرۆکی شارەداری لە پاریس تێدا بەشدارن ئێمەش ساڵی سێیەمە لەسەر یەک لەو کۆنفرانسە بەشدارین و وەکو هەولێر لەگەڵ پاریس دەستە خوشکن و لە چوارچێوەی هەماهەنگی ئەو کارانەی کە هەیە ئێستا لێرەین لە بۆەوەی بەشداری لە کارەکانی کۆنفرانس بکەین ئەمڕۆژ لە دەستپێکی کارەکان و دوای گەیشتنمان لە بۆ پاریس لە ئۆفیسی سەرەکی شارەداری پاریس لەگەڵ سەرۆکی شارەوانی پاریس ئان کلیدۆ کۆبوونەوەیەکمان هەبوو لە کۆبنەوەکەدا چەند گفتوگۆیەک دەربارەی ئەو پرس و باس و بابەتانەکرا هەمووی لە پێناو زیاتر بەرەو پێشۆبردنی پەیوەندیەکانی نێوان هەولێر و پاریس ئێمە لە کۆبنەوەکەدا وێڕای گەیاندنی سڵاو و ڕێز و سپاسی ڕێزدار مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بە حکوومەت و بەگەلی فەڕەنسا و هەروەها سەرۆکی شارەوانی کە یەکێک لە دۆستە نزیکەکانی گەلی کوردستان و هەمیشە هاوکار و هەماهەنگ و پشتیوانی کارەکانی ئێمە بووە چەند باسێکی دیکەشمان لەگەڵی تاوتۆ کرد یەکێک لەوانە پەرەپێدان بە پەیوەندیەکانی نێوان هەولێر و پاریس واروەها هەمانجی زیاترکردنی نێوان ئەکادیمیا زانکۆی سەلاحەدین و زانکۆکانی پاریس و تەوەرێکی دیکە داوای ئەوەمان کرد کە سەرڕای ئەوەی قۆنسڵگەری وڵاتی فەڕەنسا لە هەولێر کاری زۆر باش دەکا و خەڵکی ئێمە زۆر سوود لە وەرگرتنی ڤیزە دەکاتن بەڵام لەگەڵەوەدا تا ئێستا گەشتی ڕاستە و خۆی نێوان هەولێر و پاریس نییە داوای ئەوەمان کردە و گەشتە ڕاستە و خۆیانش هێڵی ئاسمانیدا دەست پێ بکاتن ئەوان داواکان بە دروست زانی و بە تاکید لە ئایندەدا کاری لەسەر دەکەن واروەها وێڕای هەڵسەنگاندنی کارەکانی کە ئێمە لە پێشترشدا و هەمانجیەمان هەبووە بەناوی حکوومەتی هەرێمی کوردستان بانگێشتی سەرۆکی شارەداری پاریسمان کرد لە بۆ هەولێر لە ماوەی چەند ڕۆژی داهاتوو لە مانجی داهاتوو لە مانجی ئایاردا بە تاکید سەردانی هەولێری پایتەختی هەرێمی کوردستان دەکاتن واروها گفتوگۆ لەسەر بابەتی گۆڕانکاریەکانی کەش و هەوا و ئەو بابەتانەی کە لەلایەن هەردوو لامانەوە گرنگ بوون قسەی دەربارەوە کرا ڕۆڵی هەرێمی کوردستان لە تێکشکاندنی داعش بە سەرۆکایەتی سەرۆک مەسعود بارزانی و پێشمەرگەی کوردستان و سپاسی ئێمەش لە بۆ ئەوان وەکو هاوکار و هەماهەنگ و پشتیوان لە دۆزی ڕەوای هەرێمی کوردستان هەموو ئەو بابەتانە بابەتە ئەساسیەکانی گفتوگۆی نێوانمان بوو و بە تاکیدیش لە بەیانیەوە کە کارەکانی دیکە دەست پێ دەکات بۆ کاکومەت بەریا گۆم بچنە کارێن سبەی بێتر ئەو کارێن کۆ وەکو دەستە خوشکیە دنەبەرە هەولێر و پاریس دەبێ ئەنجامدان گەلەوەی چ پرۆژەیەن فەرەنسی دناوە هەرێما کوردستانی بخۆ دەهەبن لە پشتیوان ئاخەفتنیان گفتوگۆین بۆ سەرکرد بە تاکید دەوان ئامادەییان هەیە لەباری کلتوری و هونەریدا لەباری دۆخی مرۆییشدا کە ژمارەیەکی زۆر لە کەمپ و ئاوارە و پەنابەر لە هەرێمی کوردستان هەنا ئەوان وەک لە ڕابردوشدا هاوکار بوونا هاوکاریەکانیان زیادەتر بکەن و هەروها ئێمە داوامان کرد لە بەشی زمانی فەڕەنسی لە زانکۆی سەلاحەدین ئەوان زیاتر گرنگی پێ بدەن ئەوە لەلای ئەوان زۆر گرنگ بوو و قوتابخانەکانی فەڕەنسیش لە هەرێمی کوردستان و بە تایبەتی لە هەولێر زیاتر گرنگی پێ بدرێتن لەگەڵ ئەوەشدا ئەوان بانگێشتی ئێمەشیان کرد وەکو حکوومەتی هەرێمی کوردستان و پارێزگای هەولێر لە ئۆلمپیادی 2024 کە لە ناوەڕاستی ساڵی داهاتوو لە پاریس بەڕێوە دەچێومە لە ڕووداوێکی مێژوویە کە ژمارەیەکی هەرە زۆر لە وڵاتانی جیان لێرە بەشدار دەکەن ئەوان بانگێشتی ئێمەیان کرد و ئێمە لێرە بە خۆشحاڵیەوە
قبولی ئەوەمان کردەوە پێشتریش لە دیداری سەرۆکی شارەداری لەگەڵ جەنابی سەرۆک وەزیراندا و بابەتە باسی لێوە کرابوو سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕەزامەندیدا بوو کە هەولێر و هەرێمی کوردستان بەشداری هەبێتن ئێمە لەو بابەتەشدا گفتوگۆمان کرد و ڕێکەتین لەسەرەوەی کە بانگێشتەکەی ئەوانمان قبوڵە و لە ئۆلۆمپیادی 2024 لە پاریس بەشداری دەکەین. بەڵێ کاکۆمێد وەکۆم زانن لەگۆری کارنامەیەوە دوس بە کۆنفرانسێ فرانکۆفۆلین هەیە کۆ تێدا بێتری 300 سەرۆکێن شارەداریە و پارێزگار و والیە لەسەر ئاستا جیهانێ تێدە بەشدارن و هونجی تێدە بەشدارن ناوێ پارێزگا هەولێرێ گەلۆ هەڵبژارتنە کەسێن بەشدار یا سەرۆکی شارەوانی لەسەر چ بنەمایەکێ تێکردن بەتەنیا سەرۆکی شارەوانی و پارێزگار بێ یانجی پرەنسیپی خۆی تایبەت هەنا شەرت و مەرجن خۆی تایبەت هەنا. بەڵێ دوو بەیانی کارەکانی کۆنفرانس دەست پێ دەکات بەڵام لە بەیانیش بە نافەرمی کارەکان دەست پێ دەکاتن لە یەکەم گەشتدا ئەو ئامادەکاریانەی کە لە پاریس کراوە لە بۆ ئۆلۆمپیادی 2024 بەیانی هەموو ئەو سەرۆک شاندانەی کە لێرە میوان و بەشدارن لە پارێزگار و سەرۆکی شارەداریەکان سەردانی شوێنی ئۆلۆمپیادەکە دەکەن کە گوندی ئۆلۆمپیادا و لەگەڵەوەشدا دوای نیوەڕۆ سەردانی چەند شوێنێکی گەشتیاری دەکرێتن و لە بۆ دوو بەیانی کە کارەکانی کۆنفرانس دەست پێ دەکاتمە دەستنیشانکردنی ئەوانە دەبێ ئەندام بیتن لەناو ئەو ڕێکخراوانەی کە لە فرانکۆفۆنی ئەندامن کۆمەڵێک پرەنسیپ و ئارمانج هەیە کە دەبێتە هۆکاری ئەوەی بوون بە ئەندام ئەو وڵاتانە هەر عەفەوی نییە کە ئەوانەی بەشداری دەکەن وەکو باسمان کرد زیاتر لە 300 پارێزگار و هەروە سەرۆکی شارەداریەکان لە وڵاتانی جیاواز بەشدار دەبن ئەو مەحفەلێکی نێودەوڵەتیە لە بۆ ئێمە وەکو هەولێر لە بۆ ئێمە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان و هەرێمی کوردستانیش دەرفەتێکی گەورەیە لە پەرەپێدانی پەیوەندیەکان لەگەڵ شارەداریەکان و سوودوەرگرتن لە ئەزمموی ئەوان لە پەرەپێدانی پەیوەندیەکان لەگەڵ پارێزگارەکان و سوودوەرگرتن لە ئەزمموی ئەوان بەتاکید لە ماوەی ڕۆژانی کۆنفرانسدا جگە لەو پانێڵ و بابەت و باسانەی کە پێشکەش دەکرێن دیداری تایبەتی فەردیشمان لەگەڵ ژمارەیەک لە پارێزگار و سەرۆک شارەوانیەکان دەبێتن. پرسیارە داوی کاکۆمێد ئەڤ ئەخەفتن و یانجە ڕێکەفتنامێن کۆوەلگەل شارەداریە پاریسێ پێکانی نەگەلۆ بە هەمان وی شێوازی دە پرۆژێن وە هەیە کۆلگەل هەن پایتەختین دنین ئەوروپیان وڵاتن دن باژارێن دن پێک بێت بەتەنی پاریسە لە دنیای ئێستادا لە بەرەو پێشوەبردنی پەیوەندیەکان لە ئاستی دەوڵەتەکان بە جۆرێک میتۆدێکی تازە پیادە دەکرێتن پەیوەندی نێوان شارەکان دەبێتە پەیوەندی نێوان گەلەکان پەیوەندی نێوان شارەکان دەبێتە هۆکاری پێشبردننی پەیوەندی نێوان دەوڵەتەکان و وڵاتەکان ئێمەش لەسەر ئەو بنەمایە هەرێمی کوردستان کە لە ئاستی دیبلۆماسیدا ژمارەیەکی زۆر لە نێردەی دیبلۆماسی لە هەرێمی کوردستاندا وجودیان هەیە و حکوومەتی هەرێمی کوردستان لە ژمارەیەکی زۆر لە وڵاتان نوێنەرایەتی هەیە بۆ لە پێناو پەرەپێدانی ئەو پەیوەندیانە ئەو جێگایە مەحفەلێکە زۆر بە سوود دەبێتن لەوەی کە پەیوەندیە تاچەکانیشمان لەگەڵ شارەکانی دیکە دەست پێ بکەین بەتاکید ئێمە ئەو پرۆژەیە لەگەڵ زۆربەی زۆری وڵاتان و پایتەختەکان لە هەندێکیان پێشۆچوونی باشمان هەبووە و لە هەندێکیان لە گفتوگۆیدان لە گفتوگۆی سەرەتاییدا ئامانجمان ئەوەیە لە پێناو بەرەو پێشوەبردننی ئاستی دیبلۆماسی هەرێمی کوردستان ئێمەش وەکو هەولێری پایتەختی هەرێمی کوردستان پەیوەندیەکانمان لەگەڵ شارەکان بەرەو پێشەوە ببین. گەلێک سپاس بەڵێ بینەرێن هێژە هەرەوەکو مەناس کرد سوبا دێ بەشدار ببن دێ بۆ گوندی ئۆلۆمپیاتە سەردانێکی بکەن هەروە پشتی کۆنفرانسی فرانکۆفۆنیە دخوازم باڵێ بکشین مەسەروەیەکی کۆد هەیڤە شوباتە دەرباسبووی دە پشتی سەردانە سەرۆکی حکوومەتە هەرێما کوردستانیش بۆ پاریسێ کۆلگەل سەرۆک کۆماری فەرەنسی ئیمانوێل ماکرۆن و سەرۆکی ئەنجومەنی پیران و هەروە سەرۆکە شارەداریە پاریسێ و هەژمارەکە کۆمپانیان جوین ئەنجامدان ئەڤ هەفدیتنین دنیە گۆتێنەکردن درێژە پێدەرە ش بۆوان پرۆژەیان و دیارەکۆ وڵاتی فەرەنسی و هەروەها وەکو ئەڵمانیاژی پرۆژەیان وا دێل هەرێما کوردستانی فەرهەتر ببن بەرهەڤ لەگەڵ وڵاتین دنە ش بۆکۆ هورکاریەن سوبە و دسبە ش بۆی شاندا پارێزگا هەولێرێ چێ تشتێکی نو هەبێ ئەم دێ بڕێکا شاشای کورسان 24 ش بۆ پێشکەش بکەن.